ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز ناوڕۆتۆفیقم لە ئەڵقەیەم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر بنەماکانی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان. ماوەیەکە لایەنە سیاسیەکان و هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەروەها شارەزایانی بواری نووسینەوەی دەستور و یاساکان لە هەرێمی کوردستان لە هەوڵیەوەدان کە دەستورێکی مەدەنی بۆ خەڵکی هەرێمی کوردستان لەسەر بنەما پێشکەوتۆکان و هەروەها بنەمای دیموکراسی و هەندێک لایەنیش کە داواکەن لەسەر بنەمای شەریعەتی ئاینی ئیسلام دەستوری هەرێمی کوردستان بنووسرێتەوە. بنەماکانی دەستوری هەرێمی کوردستان دەبێت لەسەر چ ئاراستەیەک بن. هەرێمی کوردستان ئەتوانێت چۆن دەستورەکەی بنووسێتەوە کە خۆی هەرێمیشی فیدرالە لە چوارچێوەی عێراقی فیدرالدا. تاوەکو چەند هەرێمی کوردستان ئەتوانێت سوود ببینێت لە دەستوری عێراقی فیدرال بۆی کە بیکاتە بنەمایەک بۆ نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان کۆمەڵێک ئاین و ئاینزای جیاواز هەیە، وەروەها کۆمەڵێک نەتەوەی جیاواز بەدەر لە نەتەوەی کورد هەیە کە ئەوانیش داواکەن ئاینەکانی ئەوانش بێتە سەرچاوەیەک بۆ نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان. و هەروەها لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لایەنی ئیسلامیەکان داواکەن کە ئاین ببێتە شریعەت بۆ دەستوری هەرێمی کوردستان یاخود سەرچاوەی تەشریع بۆ دەستوری هەرێمی کوردستان. ئەم شەو گفتوگۆکەین لەو بارەیەوە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کە ئێستا لە ستۆدیۆ پرۆفیسۆر دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ لەگەڵمە بەخێربی. دکتۆر سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما ئامادەیە. هەروەها بڕیارە دکتۆر ئاوەت حاجیش کە جەنابیان دادوەرن لە هەرێمی کوردستان ئەویش لە بەرنامەکە پاشکەمێکی تر لەگەڵمان بەشدار بێت. دکتۆر شۆڕش دیارە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی لە شاری سلێمانی پانێڵێک لەسەر نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان ڕێکخراوە بەشداری ژمارەیەک لە بەرپرسانی باڵای ئەم هەرێمار و ژمارەیەک لە شارەزایان و چاودێران و ئەوانەی کە دەیانێت بەشدار بن لە نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان. بنەمە سەرەتا لەوە دەست پێ بکەم دەبێت بنەماکانی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان لەسەر چه ئەساسێک بێت؟ سپاس و سڵاو بۆ بینەرانی کەناڵەکەتان. ئێمە لە هەرێمی کوردستان وەک هەموو هەرێمێکی فیدرالی پێویستمان بۆیە کە ببین بە خاوەنی دەستورێکی خۆمان. یعنی ئێمە دەبووە لە ساڵی 1992 وەک ئەوەی کە هەرێمێک بووین لە ناو عێراق زیاد بووینەوە بەڕاستی پەیوەندێکشمان نەما وەکو یەکەیەکی سیاسی دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەریمان دامەزران دەبوایە زووتر دەستورێکمان دانابا بۆ ڕێخستنی ئەم دەسەڵاتانە، چونکە دەستور ئەرچی دەستور ڕێخستنە تەوا هاوسەنجی دروستکردن و ڕێخستنی دەسەڵات و ماف و ئازادیەکانە. بەڵێ بۆیە زیاتر تەرکیز لەسەر ئەم مەسەلەیە دەکاتەوە لەسەر بنەمای دیموکراتی بچکە ناتوانین ئێمە بەتەنیا دەستور بڵێن ئیشی ئەوەیەکەوە ئازادیەکان ڕێخا یا ئیشی ئەوەیەکەوە دەسەڵات ڕێخات دەبێ هاوسەنجی دروستکە لە ڕێخستنی هەردووچیان لەگەڵێک بۆ ئەوەیکەوە ئێمە دەسەڵات وەکو ئالیەتێک پێویستمانە بۆ ئەوەی کەوا ژیانی کۆمەلگای پێڕێک بخەین. ئەگەر دەسەڵاتەکە نەبێ لەولاوە ئازادیەکان فەوزا دروست دەکات. ئازادیەکانیش ئەگەر دەسەڵاتەکەش یعنی بەری واڵا بێ سنووری بۆ دانەنێ ڕەهابێت بەرەو ئیستیبداد دەڕوا بەرەو ڕەهایی دەڕوا بەرەو ئەوە دەڕواکەوە مافەکانی خەڵک دەستدرێژی بکاتە سەر. کەواتە ئەمانە چی ڕێژی خاتەوە؟ بۆیە ئەمانە هەمووی لە دەستور ڕێگەخرێ لە دەستور ڕێگەخرێ هەر لە سەرەتاشەوە کە مەسەنی یەکەم دیکۆمنتی دەستوری لە بەریتانیا نووسراوەتەوە ساڵی 1215 بۆ ئەوە نووسراوەتەوە کەوام پاشای بەریتانیا دەسەڵاتی ڕەهای نەبێ خەڵک سنووریان بۆ داناوە وتیان وەرە بەم دیکۆمنتە حکوممان دەکەی باشە ئەجینا ئێمە رازیین بە حکومی تۆ لێت هەڵدەگەڕێنەوە ئاخری ناچار بۆکەوە بەپێی ئەم دیکۆمنتە بێ حکمی خەڵکە بکە. بەم شێوەیە هاتووە ئەگەر ببینی مەسەن شۆڕشی فەرەنسا کە ڕوویداوە دواتر مەسەن دەستورێک دەرکردنەوە شۆڕشی ئەمریکا کە ڕوویداوە یەکەم دەستور دوای شۆڕشی ئەمریکا دژی بەریتانیەکان هاتون دەستورێکیان دانا کە یەکەم دەستور بوو بۆ ڕێخستنی ژیانی خۆیان. کەواتە ئێمە لە هەرێمی کوردستان وەکو یەکەیەکی فیدرالی چکە لە ناو دەوڵەتی فیدرالی یەکەکان خاوەنی دەسەڵاتی سیاسین. ئەم دەسەڵاتە سیاسیە نابێ بەڕەهایی حکم بکرێ نابێ بەبێ قانونێکی ئەساسی حکم بکرێ پێویستە بە دەستور ئەم دەسەڵاتە سیاسی ڕێک بخرێ بۆ ئەوەی کەوا ئەگەر دەسەڵاتی جێبەجێکردن زیادەڕەوی کرد یا دەسەڵاتی یاسادانان زیادەڕەوی کرد ئەم زیادەڕەویە بزەق بێ و دیار بێ یەکسەر بە ئالیاتی دەستوری لەلایەن دەسەڵاتی قەزاوە چارەسەر بکرێ. ئەم دوو دەسەڵاتش دەبینی یەک دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانانیش هەردووچیان
سەرچیان بەدەستەوەیە ئەگەر سیستەمەکە پەرلەمانی بێ بەرامبەر یەکتر و حتا لە سیستەمی سەرۆکایەتیش کە نێلن زیاد ڕێی بکەن بۆیە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بۆیە بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستان تا ئێستا کە دەسەڵاتەکان بەپێی قانونی سەرۆکایەتی هەرێم و قانونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و قانونی ئەنجومەنی وەزیران و ئەوەی دەسەڵاتی دادوەری ڕێکخراوە دەبینیت چەند جار قانونی ئەم قانونانە تعدیل کراون بەپێی بەرژەوەندەکانیان بۆ نمونە قانونی سەرۆکایەتی هەرێم هەر کاتێک ماوەی سەرۆکایەتی هەرێم درێژ کراوەتەوە یاخود قانونەکە تەزبیت کراوە دەستکاری کراوە قانونی پەرلەمانی کوردستان نزیکی 9,000 قانونی ئەنجومەنی وەزیران 10,000 هەموار کراوەتەوە ئەمانە ئەگەر دەستور بێ ئەمە پەرلەمان ناتوانێتەوە بە ئاسانی بێ تعدیلی تێدا بکە بەڵکو پێی چکە دەستورەکە بەڕێگای ڕاپرسیدا درێ حتمما و بە هەمان ڕێگاش دەبێت تعدیل بکرێ بۆیە تعدیلکردنی دەستورەکە ئەو وەختە ئاسان نییە ئەمە ڕێگا لە دەسەڵاتداران دەگرێت جگە لەوەی دەسوور کۆمەڵێک ئالیەت دادنێت کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان و خۆمان نیمانە بۆ نمونە مەسەن ئەگەر پەرلەمانی کوردستان یاسایەکدانێ پێچەوانەی بنەماکانی قانونی هەڵبژاردن یا پێچەوانەی دەستوری عراقیش بێ مەجای ئەومان نییە بچین تاانی لێدەین لە محکمەی ئێرە بەڵام ئەگەر دەستور دابدرێت طبعا ئەم دەستورە دەسەڵاتی قەزادادنێ محکمەی ئیداری دادنێ محکمەی کە ئێستا هەیە محکمەی ئیداری بەڵام محکمەی دەستوریمانە محکمەی دەستور دادنێ بۆی هەر پێشێکارێک بەرامبەر دەستور کرا ئێمە پەرامبەرین بۆ ئەم پێشێکارێت لایەن دەسەڵاتی جێبەجێکردن بێ یان لەلایەن دەسەڵاتی یاسادانان بێ قانونێک دەربکا پێچەوانەی ئەم دەستورە یا پێچەوانەی ئەم دەستوریا پێچەوانەی دەستوری عراقی پەنا دەبین بۆ ئەم محکمەیە بۆ نمونە مەسەن ئێستا تۆ سیستەمی پاشەکەوت و سیستەمی ئەم لێ بڕین و ئەمانە ئەمە هەمووی ناکرێ بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بێ ناقانونیە خۆی هەموو مەسەلەی پارە و ئەمانە مەعاشات هەمووی بە قانون ڕێک دەخرێت بەڵام ئەمە لە 2004ەوە هەیە تا ئێستاگە دەستورمان هەبووە ئەمەتوانین ڕێگرین لەوە ئەگەر دەستور هەبووە پەنا دەبر بۆ محکمەی دەستوری ئیجراعاتی خۆل لەگەڵ دەکرد لەبەرەوە ئێمە پێچەوانەی دەستورە بۆیە ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی کاتی ئەوە هاتووە هەرچەندە ئێمە وەکو خۆمان مەسەن وڵاتانی وەکو ئێمەش زۆر ڕێز لە یاسا ناگرین سەروەری یاسامان لەلا گرنگ نییە ئەگەر سەروەری یاسا هەبێ دەستوریش نەبێ یاساکان دەتوانن ژیانی کۆمەلگاڕێ بکەن بۆ نمونە ئەو یاسایانە هەیە بۆ نمونە ئێستا تۆ لە ئیسرائیل دەسەڵاتەکان بە چەند یاسایەکی ئاسایی ڕێکخراوە دەستور نییە دەستور نییە بە چەند یاسایەکی ئاسایی وەکو ئێمە ڕێکخراوە بەڵام یاساکان ئەم یاسایانەی دەسەڵاتەکانیان ڕێخسووە دەنجی زیاتری دەوێت بۆ هەموارکردنیان لە پەرلەمان لە چاو یاساکانی تر بەڵام پەرلەمان دەتوانێت تعدیلی تیا بکە بەڵام ڕێزیان لێگرتوون یاخود مەسەن پەرلەمانی یاخود بەریتانیا دەستورێکی نەنووسراوی هەیە عورفی دەستورێکی عورفی هەیە ئەم دەستورە عورفیە لە ئەنجامی عادات و تەقالیدەوە ئەو سیستەمەی پەرلەمانیە دروست بۆ لە بەریتانیا کە پێی دەوترێت خاوەنی دەستورێکی عورفیە ڕێز لەو تەقالیدیانە دەگرن پەرلەمانی بەریتانیا دەتوانێت هەموو ئەو قاعیدە عورفیانە بگۆڕێ بەڵام تا ئێستا ئەو نایە بێگۆڕێ بە ئاسان بەڵام دکتۆر شۆڕژین لێرە خاڵێکەکەی گرنگ ئەبێتە پرسیارێک یان هەر جەنابیشت پێشتر ئاماژەت پێدا بۆ نمونێسێ ئێمە هەرێمی کوردستان 30 ساڵە دەستورمان نییە و توانیمانە بە کۆمەڵێک یاسای کۆنی ینی حکوومەتەکانی عراق خۆمان بەڕێوەبەرین لەگەڵ دەستکاری کردی هەندێک لەم یاسایانە لەگەڵ زروف و ئەو ڕۆژانی کەتی کەوتین بەڵام ینی مەترسیەکە لێرەیە ئاخۆ ئێمە لە هەرێمی کوردستان کە هێشتا دیموکراسی بە تەواوەتی کامڵ نەبوو یاخود نەچۆتە پێشەوە ئەتوانین بەبێ دەستوروەک و دەوڵەتانی کە ئاماژەت پێدا لەسەر بنەمای یاساکان خۆمان ڕێبخەین بەڵام ئەو کاتە مەترسی ئەوە نابێت کە ئەم یاسایانە لە بەرژەوەندی هەندێک لایەن و کەسایەتی بەکاربێنرێت من ئەڵم پێویستە کە دەستوربان هەبێت لەبەرەوەی ئەگەر دەستور هەبێ پێشێرکاریەکان ئەگەر بکرێ یا ناکرێ ئەگەر بشکرێ زەق و دیارە مەسەن ئێستا تۆ قانونی سەرۆکایەتی هەرێم چەند جار گۆڕیان قانونی پەرلەمانی کوردستان چەند جار گۆڕیان قانونی ئەنجومەنی وەزیران چەندین 10,000 زیاتر گۆڕاوە ئەمانە ئەگەر دەستوری هەرێمی کوردستان بێ ئەگەر دەستورێک بێ ئەم دەستورە هەموارکردنەکەی بەدەستی خەڵک بێ بەدەستی گەل بێ وا بە ئاسانی ناتوانانی تۆ تعدیلی تیا بکەیت سیر کە ئێستا لە عێراق تا ئێستا 4-5 قانون 3 قانون 4 قانونی انتخاب دەرچووە لە 2005ەوە 2004 تا ئێستا 3 قانون زیاتر دەرچووە ئاخریان ئەو قانونی دوایی بوو بەڵام تا ئێستا نەیانتوانی وە دەستور بگۆڕن بۆچی لەبەرەوەی ئالیەتی گۆڕینی دەستورەکە لە ئیمکانێتی پەرلەماندانیە لە ئیمکانێتی دەسەڵاتەکاندانیە بۆیە ئێمە پێویستمان بۆیە کە ئێستا دەستورێکمان هەبێ بەڵام نیزامە قانونیەکە خۆ ئەوەی کە هەمایانە پێشتر پێشی ڕاپەڕین کە هەبووە لە عێراقیش ئێستا ئەو نیزامە قانونی پێش ڕوحانی ڕژێم
قانونەکانی تر کە ژیانی خەڵکیان ڕێخستەوە هەمووی ماوەتەوە خۆ هەموویغانە بۆتەوە دەکرێت وردە ئەمانەی ئیلغاکەوە کە لەگەڵ با دەستور ناگونجێ لەگەڵ باری بدۆخی ئێستا ناگونجێ بەڵام دەستورەکە ئەو قاعدە قانونیانە لە خۆ دەگرێت کە هەم دەسەڵاتمان بۆ ڕێک دەخا هەم ئازادیەکان بڵین دەستور دایکی یاساکانە سەرچاوی هەموو یاساکانی شوێنجاگەر دەستور بەو شێوێدا بندرێت لەلایەن خەڵکۆ ئەم دەستورە پێی دەوترێت دەستورێکی ڕق دەستورێکی زامت کە ڕێو شوێنی هەمواکردنی لە دەسەڵاتی پەرلەمان نیە وەکو قانونە ئاساییەکانیان لە دەسەڵاتی جیهەتێکی تر ئەمە قووەت دەدا ئەمە وا دەکات کە دەستور مەکانەتی بەرزتر بێ پێگەی بەرزتر بێت لە یاساکانی کە پەرلەمان دەری دەکات بۆیە پەرلەمان دەبێت لە دەرکردنی یاساکان بەو قاعدە دەستوریانەوە پابند بێت کە لە ناو دەستورەکەی ئەگەر پێچەوانەی ئەم قاعدە دەستوریانە یاسایەک دەربکە ئەم یاسایە دەتوانی پەنابێری بۆ بە دادگای دەستوری بۆەوەی داوای هەڵۆشانەوەی تعدیلی بکەیت بەڵێ باشە دکتۆر ئێمە لە هەرێمی کوردستان وەکو لە پێشەشیدا ئاماژەم پێدا ئەی بوونە بەدەر لە نەتەوەی کورد ینی کۆمەڵی نەتەوەی دیکە دەژی بەدەر لە ئاینی ئیسلام کۆمەڵی ئاینزای کە دەژی لە هەرێمی کوردستانە بنەمای ینی دەستوریش زۆر جار لە هەندێک وڵات ینی بنەماکەی سەرچاوەکەی ئاینی ئیسلامە بە تایبەتی لە وڵاتە ئیسلامیەکان و ئەوانەی کە لە دەوروبەرمان هەن و لە هەرێمی کوردستانیش دەویسترێت ینی بنەمای دانانی دەستور ینی سەرچاوەکەی ئاین بێ و تەشریعاتەکان هەر شریعەتی ئیسلام بێ ئەوەی کە گرنگە بۆ هەرێمی کوردستان دەبێ چۆن بێ دەستورەکە بنەماکەی پەی بەچی بەرێ بەڕاستیانی ئێمە چۆن دەتوانین سوود ببینین خۆی دەستور بەس ئاماژە بەوە دەدا مەسەن دینی سەرەکی لە وڵاتەکە چییە ئەمانە بەڵام ئەگەر بگەڕینەوە مەسەر بۆ دیاریکردنی سەرچاوی یاسا ئەگەر کەدا دەدرێت تەبعاان کۆمەڵێک سەرچاوی هەیە سەرچاوەکان لە چی وەردەگرێت لەم کۆمەلگایە وەردەگرێت لە عادات و تەقالید و عرف و هەموو شتێکی ئەم کۆمەلگایە وەردەگرێت زابوون مەسەن ئێمە لە هەرێمی کوردستان یا لە عێراق مەسەن ئیسلام دینێکی سەرەکیە زۆربەی خەڵک مەسەن باوەڕ پێڕەوی ئەو دینەیە تۆ ناتوانانی بێ یاسایەک دەرکەی پێچەوانەی ئەم دینە بێ کاتێک کە یاسا کە پەرلەمانی یاسا دەردەکات بەڵام گرنگ نیە لە دەسووردا پێی بڵێ مەسەن ئاماژە بکەی بڵێ ئیسلام سەرچاوی یەکەمی یا سەرچاوی ئەساسی یاساکان گرنگ نیانی پێی تۆ بەس ئاماژە بۆ دەکە ئیسلام ئاینی ئیسلام ئاینی زۆرینەی خەڵکە و لە هەمان کاتیشدا تەکیل لەوەش بکەوە ئاینەکانی تر و ئاینزاکانی تر و مەزەهبەکانی تریش بە هەمان شێوە ڕێزیان لێ دەگیرێ بۆیان هەیەکەوە هەموو شعائرێکی خۆیان ئەنجام بدەن بە ئازادی لە چوارچەوەی قانون و نیزامی عام و ئادەب ئەمە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەی لە دەستوری عێراقیانی ئاماژە بۆ نەکراوە دەڵێت ئاین سەرچاوی یاساکان ئەمە لە دەستوری ئەمە لە هەموو دەستورەکانی پێشووتری عێراق نەبووە ئەوە کە ئەوە بڵێ ئەمە لە دەستوری 2005 دانراکە ئێمە دەزانین بارودۆخی دوای 2005 دوای ڕۆخانی بە شێوەیەک بوو کە مەسلەی تائیفی و مەسلەی دین و ئەمانە زیندوکردنەوەی حساسیەتی تائیفی و دینی و ئەم شتانە هاتە گۆڕێ ئەجینا پێ دەستوری 1925 کە یەکەم دەستوری عێراقا نەیوتوە دەستورێکی مەدەنیە نەیوتوە ئیسلام سەرچاوی یاساکانە بەڕۆ دەستورەکانی دەستوری 50 نەیوتوە دەستوری 68 نەیوتوە هەفتان نەیوتوە زۆربەی دەستورەکان نیاوتوە بەڵام ئەم دەستوری 2004 و 2005 بەهۆی ئەوەی کە نفوزی شیعەکان بەڕاستی لە عێراق هاتن ئەمەیان خستە ناو دەستورەوە ئەجینە ئەگەر تۆ ئەمە بڵێ یان نەڵێ چکە هەر سەرچاوەیەکە ناکرێ بڵێ سەرچاوی ئەساسیشە ناتوانانی بڵێ بە سەرچاو بەڵام سەرچاوەیەکە بەڵام تۆ بە حکمی ئەوەی کە ئاینی زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستانە ناتوانانی بەی شێوەیەک بێ مشەریع پەرلەمان قانونێک دەرکا کە پێچەوانەی بنەماکانی ئاینی ئیسلامی بۆیە ئەم مەسەلەیە ئەگەر وەکو هەندێک لایەن تەکیدی لێ دەکاتەوە ینی ئەگەر بژ بێ لە دەستوریان نەبێ بەڕای من ینی وای بەڕای ئاسایی لە ڕۆقانونیەکەی شترەوە کاتێک پەرلەمان قانون دادنێ کەرەستەی ئەو قانونە لەنا ئەو کۆمەلگاوە هەڵدەقڵی ممکن نیە قانونێک دەربکرێ پێچەوانەی بنەماکانی ئیسلام بێ ممکنە لە هەرێمی کوردستانیان لە عێراق قانونێک دەربکرێ ئەگەر دەستوریش باز نەکە ئێستا مەسەن شتێکمانەیە دەڵێن دەستور شکۆمەندی هەیە بەسەر حاکم و مەحکوم و قانونەکانەوە هەمووی لە هەمان باڵاترە تر ئەگەر تۆ مەسەن لە دەستوری عێراقی لە مادەی 13 دەڵێ ئەم دەستورە زاڵە بەسەر هەموو قانون و دەستورەکان کە لێرەمەکان دەردەکرێت ئەگەر دەستور ئەمەش نەڵێ
ئەگەر دەستور ئەمەش نەڵێ ناکرێت هیچ دەستورێک پێچەوانەی ئەم دەستورە دەرچێت باشە و ناکرێت قانونێکی پێچەوانە ئەم قانونە منیژسم ئەو پرسیمانی بۆ منێسا ئێمە لە هەرێمی کوردستان کە هەوڵەکان بۆ ئاراستەیە دەستورێکمانە بێت ئەگەر بنەماکەی ئاینی ئیسلام نەبێت ینی هیچ متەناقض نابێت لەگەڵ ئەو دەستوری عێراق کە بنەماکەی ئاینی ئیسلامە ئەمە تۆ بە ئینکاری لە بوونی لە هەویەی ئیسلامی ئەم خەڵکە ناکەیت لە هەرێمی کوردستان لە هەوێی هەرێمی کوردستان کە زۆرینەی ئەوەیە لامان کاتیشدا تاکیدیش لەسەر ئاین و ئاینزاکان و مەزاهیبەکانی تریش دەکەن ئاماژەی پێ مەرز نییە ناویان بێنی بۆ نمونە مەسەن ئێستا ئەم دقیقە لە مادەی سێنزەی دەستوری عراقی 1920 هاتووە ئانی زۆر بە مەدەنیانە حەلی ئەم مەسەلەی کردووە تاکیل لە ئەوە دەکاتەوە کە دینی ئیسلام دینی ڕسمی دەوڵەتە دینی زۆرینەی خەڵکە لە هەمان کاتیشدا ئاینەکانی تری نەیوتوە قانون ئیسلام سەرچاوی ئەوەیە بەڵام هاتوون مەسەن قانونیان دەرکردووە قانونەکان هەمووی بەسەر زۆربەی احترامی مەسەن بنەماکانی ئاینی ئیسلامی گرتووە نەهاتوە قانونی دەرکە پێچەوانەی ئاینی ئیسلام بێ ئەوەی کە عیلاقەی بە شریعەتی ئیسلامەوە بێ ئەوەی کە لە نتاقی ئەو مەجالە بێ بۆیە بەڕاستی ئێمە هەندێک زار شتەکان زۆر زاغ دەکەینەوە زۆر پێداگری لەسەر هەندێک مەسەلە دەکەین مەسلەی پێکاتەکان بە هەمان شێوە پێکاتەکان یعنی تۆ ئەگەر هەمووی ناوی بێنی یا ناوی نێنی گرنگ نییە بەڵام گرنگ ئەوەیە کە تۆ مەبدەئی بەڵام بتوانی خصوصیەتیان پارێزی گرنگ ئەوەیە کە پرەنسیپی هاوڵاتی بوون و یەکسانی لە بەردەم یاسا ئەمانە دەستەبەر بکەیت لە دەستوردا و لەسەر ئەرزی واقعیش نەکرد لە دەستور لەسەر ئەرزی واقعیش بەڵام تۆ کە ناوت هەر لە ناو دەستوردا بەڵام لەسەر ئەرزی واقع مافەکانت دەستەبەر نەکرا بۆ قیمەتی زۆر جارەوە هەندێک وڵاتیش دەستوری هەیە و دەستورەکەش ینی بە تەواتی پێشێ لەکرێ و ینی مافی خەڵکەکەشی نەداوە هەر ئێمە لە عێراق مەسەن ئەو دەستوری 1925 باسی کوردی نەکردبوو باسی تورکمان و عەرەب و کەسی نەکردبوو بەڵام هەموو کەسێک لەم وڵاتە لە سەردە ژێرسای ئەم دەستورە بۆی هەبوو کە بێ بە سەرۆک وەزیران بۆیە بێ پەرلەمانتار هەموو مافەکانی خۆی ممارەسە مافیا وڵاتیانی پاراستن مەسەن یەهودیەک زولەکەیەک ساسۆن حەسقێل یەکەم وەزیری مالی عێراق بوو دارایی ئەم وڵاتە لە بەردەست ئەو بوو کوردێک سەرۆک وەزیران بوو لە عێراق بە هەمان شێوە ینی پێکاتەکانی تریش بەڵام تۆ وەرە دوای ئەمە لە دەستوری 1950 دەڵێ کورد و عەرەب شەریکن لە وڵاتەدا بەڵام ئەوە شتێکی شە مافی کورد پێشێل ئەمە مافی کورد ڕوبەڕووی زینۆساید بووە لە هەموو دەستورەکان دوای ئەوە تا دەستوری هەفتاش کورد ناوی هاتووە پێکاتەکانی تر ئاماژیان پێدراوە بەڵام کورد و پێکاتەکانی تریش مافەکانیان دەستەبەر نەکراوە بەڵام سیرکە لە دەستوری 1925 مادەی شش دەڵێ هەموو هاوڵاتیان یەکسانن لە بەردەمی قانون بێ جیاوازی لە ڕەنگ و نەتەوە و زمانیان لە مادەی هەشدەش بە هەمان شێوە تەکیل لەسەرمە دەکاتەوە لە یەک دوو مادەدا ناوی کەسی نێناوە بەڵام لە هەمان کاتدا مافی هاوڵاتی بوون مافی یەکسانی هاوڵاتیان لە بەردەمی یاسا هەروەها تەکافؤی فڕەسی بوو هەموو هاوڵاتیان دەستەبەر کردووە سۆگەر کردووە نەکرد لە دەستورەکە لەسەر ئەرزی واقعیش بەڵام ئەمە لە دەستورەکانی دواتر ڕەنجی نەداوەتەوە بۆیە ئەمە ئەگەر بمانەوەیە ئێمە بە مەبدەئێکی عام بە پرینسیپێکی عام ئەم مافەت بڕیاری لێت دەینە ناو دەستوردا بەبێ ئەوەی ئاماژە بە کەس بدەین بەڵام هەوڵ بدەین لەسەر ئەرزی واقع ئەم دقە دەستوریە لە قانونەکان بۆ نمونە لە قانونی هەڵبژاردن تۆ ئەگەر بزانی ئەم پێکاتەیە پێویستی بۆیە حیمایە بکەی کۆتای بۆ دابنی کۆتای بن لە دەستورە ئەتوانڕێ ئەمە بکرێت ئەمە لە قانونەکان بەڵێ دەتوانی دوایی لە قانونی هەڵبژاردنیان لە قانونەکانی تر تۆ ئەگەر پێکاتەیەک هەموو پێکاتەکان بتوانی حیمایان بکەی لە قانونەکان کە دەستور ئەوەندە مەزاری ئەوەی نییەکەوە تەفسیرات جوستم ئەوە بڵێم ینی دکتۆر شۆڕش ینی دەستور مرونەتی تایە وەکو قانونەکان چوە قانون مرونەتی تایە یعنی توانێت و جەنابە دامەژت پێدا دەستکاری بکەی بەڵام دەستور ئەمەی تایە دەستور ئەو زیاتر ئەوەیەکەوە بە قەواعیدی عام دێ ینی بنەمای گشتی دێ زۆر ناچێتە وردەکاری بەجێ دێرێ بۆ قانون بۆ نمونە مەسەنا دێ دەڵە قانونی هەڵبژاردن سەرۆکۆمار بەو شێوەیە هەڵدەبژێرێ پەرلەمان بەو شێوەیە هەڵدەبژێرێ چەند مەرجێک دادنێ بەڵام دواتر قانون دێ ئیتر تەفسی دەدا ئەمە چێ حەقی کۆتاییە و چێ حەقی کۆتایی نیە و مەرجەکان زیاتر ورتر دەکاتەوە ئەمە قانونەکانی ئیشی قانونەکانە بەڵام تۆ ئەگەر هەموو وردەکاریەکان خێنا و دەستورەوە ئێمە لەوانەیە زۆر کێشەمان بۆ دروست بێ زۆر مواد دروست بێ لەگەڵێک کە متعارضن بۆیە دەبێت ئێمە هەوڵ دەین کە دەستورێک بێت ینی ئەوەندە مادەی زۆر لە خۆ نەگرێ وردەکاری زۆر ئەساسیەکان بۆ چکە ئێمە دەستوری عراقی زۆر شتیش بڕیاری لێدراوە پێویست ناکە ئێمە دووبارێکی کەینەوە ئێمە ئەوەی پێویستمانە دووبارەی کەینەوە
زیاتر مەسلەی ڕێخستنی دەسەڵاتەکانە بەو سیستەمە سیاسی کە لەگەڵ هەرێمی کوردستان دەگونجێت کە لەگەڵ ئەوە دەگونجێت دەسەڵات بەرەو ئیستبداد و بەرەو قۆرەخکاری نەڕەوە سیستەمێکی وادا بنێ ئیتر مەسلەکانی تر بەڕاستی لەبەرەوەی دەستوری عراقی بڕیاری دەداوە ینی تۆ ئەگەر لە هەرێمی کوردستان بڵێ ئاینی ئیسلام سەرچاوی تەشریعیان نەڵی سەرچاوی تەشریع هەر سەرچاوی تەشریع چونکە لە دەستور بڕیاری دەدراوە باشە ئەگەر ئاماژە بە پێکاتەکان بکەیان نەکەی لەوێ ئاماژەی پێدراوە بەڵام تۆ بۆ ئەوی کێشە دروست نەبێ یعنی باشتر وایانی توش ئشکالات نەبی بەرکەوتنە نەبێ لەگەڵ دەستوری عراقی بە بنەمای گشتی بڕیاری دەبدەی زۆر نەچێتە فاسیرەوە خۆ تۆ ئێستا سیر کە لە عراق مەسەن دەستورەکە زۆر بڕیاری لێداوە بەڵام هەمووشین دەسە ئەرزی واقع جێبەجێنە بۆ نمونە مەسەن مادەی سەوسل یاخود مادەی چوار کە تایبەتە بە ڕسمیەتی زمانی کوردی و زمانی پێکاتەکانی تریش ئەمانە هیچی جێبەجێ هەرچەندە قانونیشی بۆ دەرچۆ بەڵام جێبەجێ نەکراوە زۆر شتی تر هەیە لە ناو دەستوری عراقی وەکو پێویست جێبەجێ نەکراوە کەواتە عیبرەت بە دەستورەکەیە بە جێبەجێکردن ئەحکامەکانی دەستورەکەی ئێمە جیاوازین خصوصیەتی ئێمە هەرێمی کوردستان وەک هەرێمی کوردستان وەک هەرێمێک جیاوازین لە عراق ڕاستە دەستوری عراقی لە دوای ڕوخانی ڕژێمێکی دیکتاتۆری هات دانرا بەڵام بە نەفەسێک دانراکەوە ئێمە دەبزانین مەسەن منافەسەی لایەنە منافەسەی دەور و دووراسێ منافەسەی ئەمریکا دەوری ئەمریکا هەبووە دەوری ئێران هەبووە دەوری ئەمانە هەبووی لایەنە شیعەکان هەبوو لەوە بەڵام ئێمە هەر خۆمانین ئێمە هەمان یەک کێشەمانەیە کە کێشەی ئەم کارتێکە دەرەکی ناوخۆیانە نییە بۆ سەر دەستوری هەرێمی کوردستان دەکرێت ئێمە خۆمان لە ناو خۆماندا تەبابین لەسەر ئەم دەستورە کە بە شێوەیەک دای بنین دای بڕێژین ئەوەی کە گرنگە بۆ ڕێخستی دەسەڵاتە سیاسەکە بۆ ماف و ئازادیەکانیش کە لە دەستوری عراقیش بڕیاری درراوە ئێمە دەسەڵاتیش سیاسی دیاری بکەینە ناو دەستوردا ماف و ئازادیەکانی لە دەستوری عراقی بڕیاری درراوە دەکرێت دووبارەیان کەینەوە لێرەدا بەڵام دەست ئەوەی کە کێشەیە ئێمە پێویستمان پێەیە وەکو ئێستا چەند ساڵیش ملاحەزەمان کرد مەسەلەی دەسەڵاتە سیاسەکەی خۆتان بینیتان چەند جار سەرۆکایەتی هەرێم درێژ کرایەوە قانونەکەی تەجمید کرا جارێشتر قانونەکەی تەفعیل باش دکتۆر شۆڕژانی خۆ جەنابیشتر ئاماژەت پێدا بۆ نمونە تۆ تا عراق دەستوریشی هەیە بەڵام ینی زۆرجار لایەنەکان پەنابەنە بەر محکەمەی فیدرالی یعنی پەنابەنە بەر پەرلەمان بۆ گۆڕینی هەندێک لە یاخود دەستکاریکردنی هەندێک لە مادەکانی دەستور لە پێناو بەرژەوەندی هەندێک لایەن یاخود هەندێک کەسایەتی دیاری وڵاتدا ئەخۆمە لە هەرێمی کوردستانی ژەگە دەستورمان هەبێت یعنی ئەمە هەڕێتی چیە ئەو کاتە دەستورەکەش بۆ شێوەوتم یعنی ئەگەر قانون دەستور قانون ئەگەر قانون سەروەری نەبێ ڕێزی لێ نەگیرێت دەستوریش مەسەن دەستوری عراقی هەر لەم ماوەیەدا کە مەسەلەی دادگای فیدرالی باڵای عراقی کە وای لێ هات بوو کەوا دووسێ قازی دەرچوو بوون ینی منیان دەتوانی کۆبنەوە پەچی خراببوو پێویستە بە ئامادەبوونی هەموو ئەندامان کۆ دەبێتەوە پەچی خراببوو بۆیە لە زیاتی ئەوەی بەپێی دەستوری 2005 کە وێن قانونێکی نوێ دەرکەن لەژێر سای دەستوری 2005 هەمان قانونیان هەموار کرد کە لە ژێر سای دەستوری 2004 دەرچوو بوو ئەمە خۆی پێشێرکاریەکی زەقی دەستوریە لە ڕووی بابەتیەوە بەڕاستی چکە پێچەوانەی دەستورێ دەستور دەڵە وەرە بەم شێوە دوایە دادگاکە بەپێی دەستوری 2005 دەڵێ لە دادوەران و فوقای ئیسلامی و خوبەرای قانون پێک دێ کەسی ئێستا تەنیا دادوەرن زەمە بەس لە پێشێرکاریەکان لەسەر ئاستی عراق وڵاتانی وەکو ئێمە زۆرە لەسەر دەستور بەڕاستی ئەمەش زیاتر وەکو مۆریز دۆڤەرجێ دەڵێت دەستوری ئەو وڵاتانە بەو شێوێ دەبێتە دەستوری بەرامیز وەکو بەرامیزێکی سیاسیانی نەک وەکو دەستورێک تۆ مەسەلەن سیر کە دەستوری فەرەنسا ناتوانێت لە بارودۆخێکدایە دەستوری ئەمریکا لێلادەم بەڵام دەستوری میسری کەی بێوێ حاکمەکە دێت تعدیلی یەکا بۆی کەوا زیاتر بتوانێت بمێنێت پێناو بەرژەوەندی ئەوەش لە سەردەمی سادات ڕوویدا لە سەردەمی حوسنی مبارەک ڕوویدا و لە وڵاتەکانی تریش لە تونس و ئەمانەش ڕوویدا بۆیە یعنی ئەهمیەتی دەستور ئەوەیە ئێمە وەکو هەرێمی کوردستان بتوانین قودسیەتی قانون و قودسیەتی دەستور پارێزین شکۆیان پارێزین و بنەمای دیموکراسی ژانی بەڕاستی پێش بخێن و زیاتر بیپارێزن چکە بە حەقەت ینی دیموکراسیشێکە لە خاڵە هەرە گرنگەکان کە وەکو جەنابیشت ئاماژەت پێدا کە بتوانین ئێمە هەم دەستورێکی مەدەنیمان هەبێ هەم دەستورەکە وەکو خۆی لە پێناو بەرژەوەندی خەڵکا جێبەجێ بکرێت دکتۆر شۆڕژ بگورە ینی کە تاوەکو ئێستش میوانەکەی دیکەمان ناتوە ناچارم لەگەڵ جەناب بەردەوام بین هەندشە دەماندوو دەکەین سوپاس دەکەم ئەمە خاڵی دیکە ئێمە قسەی لەسەر بکەین بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئێمە دەرو دراوسێمان هەیە ینی ئەو تا ئێران نزیکترین دراوسێمانەوە تورکیا بە هەمان شێوە وەلەو لاوە عێراق کە خۆمان بەشێکین لێ
ئێمە ئەگەر بۆ نمونە یەکێ لە خاڵەکانی یاخود لە بنەماکانی دەستوری هەرێمی کوردستان تۆزێ چۆنڵی بەدڵی هەندێک لەم وڵاتانە نەبێ ئاسایی ئەمانە کارتێکەر بن یاخود نەخێر هەرێمی کوردستان دەبێت بەرژەوەندێ باڵاکانی گەلی کوردستان لە نووسینەوەی بنەماکانی دەستورە ڕەچاو بکات و بیپارێزێ. خۆی کێشەی ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە یەک تاکە هەرێمی فیدرالی لەناو ئەم دەوڵەتەدا ئەم وڵاتش کەوا سیادەکەی مەحزوزە سیادەکەی شلۆخە بەڕاستی بەدەست وڵاتانی زلهێزەوە بەدەست وڵاتانی دەوروبەرەوە بۆ نمونە تۆ سەرۆکی ئەمریکا دێچێتە قاعدەیەکی عسکەری ئەمریکی لە ناو عێراق بەبێ ئەوەی سەرۆکی ئەو وڵاتە بەبێ ئەوەی لایانی بەرپرزیدە وڵاتە ئاگاداریش بێ حسابنەکردن بۆ وڵاتە ئەمە هەموو پێشێرکاری سەروەری عێراق یاخود مەسەن لەولاوە هەر وڵاتە دەکانی دەرودراوسێ دێن مەسەن دەستدرێژی سەربازی دەکەنە خاچی هەرێمی کوردستان خۆ خاچی عێراق ئەمە مەسئولیەتی حکوومەتی عێراقیە بە پێی مادەی سەودا بۆیە ئەگەر ئێمە مەسەن ناو وەکو هەرێمێکی فیدرالی لە ناو دەوڵەتێکی فیدرالی بەهێز بووین ئیتر ئێمە پەیوەندیمان هەر لەگەڵ عێراق بوو بەڵام ئێستا هەموو تەدەخولاتەکان چۆن لەسەر عێراقەیە بێگومان لەسەر هەرێمیشیە ئێمە دەبینین لە کاتی هەڵبژاردن و پێکەنانی پرۆسی سیاسی لە عێراقدا چۆن هەموو لایەنەکان تەدەخول دەکەن لەسەر ئاستی عێراق بە هەمان شێوەش دێن ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان بێگومان ئەمە یەکەم ئەزمونە بۆ کورد کەواکوون کورد خاوەنی دەسەڵاتی سیاسی هەبێ و ئێمە دوژمنەکانمان شاراوە نین و چەندین حلف و هاوپەیمانەتی بەستراوە لە سەرەتای سەدەی ڕابردووە بۆ نمونە حلفی سەعەد ئاباد حلفی بەغداد حلفی ناتۆ ئەمانە ئەم حلفانە زۆربیان مەسەن بە دژی خواستەکانی کورد بەرژەوەندەکانی کورد بۆ لێرە و مەسەن بۆ نمونە ئیتیفاقی جەزائیر مەسەن لەسەر خوێنی کورد کرا لەسەر ئەوەی کورد کرا بۆیە تا ئێستا ئەم دژمنانەی ئێمەیان لەسەر ئەوەنە حەز ناکەن ئێمە ببین بە خاوەنی دەستورێک بۆیە ئێمە زیاتر مەسەن ئەم مەسەلانەی تر کە ئێستا بەڕاستی زۆر ئەساسی نییە پێداگری لەسەر دەکەین ئێمە لەسەر ئەمە پێداگری بکەین کە چۆن بتوانین لە ناو عێراق ئێمە وەکو هەرێمێک سنوورمان دیار بێ کە تا ئێستا سنوورمان دیارنێ ئێمە تا ئێستا سنوورمان دیارنێ لە هیچ فدرالێتێک نییە مەسەن تۆ سنوورەکە دیار نەبێ ڕاستە مادەی سەوسل دانراوە ئەممان ناو منتیقانە کە منتیقەی کوردیە بە ئەسڵ پێی واقعی جغرافی بە پێی واقعی تاریخی هەموو بەڵگەکان دەری دەکەن کوردی ئێستا کردویانەتە جێناکۆ کەچی ئەوە لە 16 ساڵ زیاتر دەڕوا تا ئێستا ئەم مەسەلەیە حەل نەبووە کەواتە کورد دەبێ پێداگری لەسەر ئەوە بکە بەڕاستی تا چیتر ئینتیزاری ئەوە نەکە پێداگری لەسەر ئەوکەوە ئێمە ئەبێت ینی مراعاتی وەکەوەی کەوتمان دەرودراوسەکانمان بکەین لە دەستورە پێویستە کات ئەو زۆر گرنگ نییە چونکە تۆ تعاملی لەگەڵ حکوومەتی عێراقە لەگەڵ ناوەندە بۆ نمونە مەسەن جێبەجێ نەکرد ئەگەر بەیانی مادەی سەوسل بە پێی ڕێکەوتنێک لە نێوان هەرێم و بە پێی هەر ئالەتێک بێ ئەوەی کە لە دەستور دیاری کراوە ئەمە جێبەجێ کرا دیاری کرا ئەم ناوچە چارە نووسیان دیاری کرا ئەو وەختە عنی بە ئارەزی خۆت تۆ لە دەستورەکە ئاماژە پێدەی کە هەرێمی کوردستان تا ئەو شوێنەیە بەڵام ئێستا کە تۆ ئەم مەسلەیە گرا نەکراوەەوە خۆ دەبێت لە دەستوری هەرێمی کوردستان ئاماژەیەک بۆ ناوچانە بدەیت دەبێت ئاماژەی پێ بدەیتەوە بۆ دوا ڕۆژ بەڕاستی ئەمە وەسیقەیە کە تۆ ناکرێت وێ دەنگبی لەو ناوسە جێناکۆکانە کە بە ئەسڵ ناوچەی کوردیە بە ئەسڵ ناوچەی کوردیە بۆیە دەبێت لە دەستور بە هەر شێوەیەک بێ ئاماژەیەش پێ بدرێت بۆ داهاتوو بۆ مستەقبەل و ئێمە ینی کۆمەڵێک سەنەدی و بەڵگەنامەی قانونی هەیە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە کە پشتیوانی لەوە دەکا کە ئەم ناوسانە ناوچەی کوردنشینە بۆ نمونە مەسەن ئەو بڕیارەی نەتەوە یەکگرتوەکان بەلکاندنی هەرێمی کوردستان باشووری کوردستان بە عێراقەوە بڕیاری قانونی لوغاتی ناوچە زمانە لەوکاریەکان کە لە ساڵی 31 دەرچووە ئەمە هەر بە ئاشکرا مەسەن ئاماژەی بن پارێزگا بە قەزا و ناوچەکان داوە کە کوردنشین ئەوانەش کە تێکەڵن ئەوانەشەکانی سەردەمی عوسمانی ژانی بەڕاستی ئەمجا قانون دەوڵەتی عێراق تەسریحی ئەلانێکی پێشکەشی کۆمەڵی گەلان کرد عەسبەت العوموم لە ساڵی 32 لەوێدا جەختی لەسەرەوە کردوەوە زۆر شت مافی کورد و مافی هەرێمی کوردستان لە باشووری کوردستان کە ئەمانە هەمووی یعنی نەک هەر بەڵگەنامەیەکی نێودەوڵەتیە وەکو بەڵگەنامەیەکی نێودەوڵەتی سیر دەکرێت وەکو وەسیقەیەکی دەستوری باڵاش لە عێراق سیر دەکرێت بەپێی ئەم بەڵگەنامەیە لە دوو مادەی بەو شێوێت تەکیدی لێکردوێتەوە دوای ئەوە بە هەمان شێوە تۆ قانونی حکومی ذاتی هەیە
مەسەن کە دەرچووە ناوچەکانی حکومی ذاتی بە شێوەیە کەواتە دەستوری هەرێمی کوردستان ئەتوانێت سوود لە بەڵگەنامانەوە بێ بەگشتی بەگشتی خۆ حتا ئێمە کە بەیانی یعلانی فیدرالیمان کرد لە ساڵی 92 ئەگەر ئەم بەیانە بگەڕێەوە مەسەن هەموو ئاماژەی بە هەموو ئەم وەسیقانە داوە هەموو بۆ دۆکومنتانە داوە بۆیە تۆ لە هەرێمی کوردستان بەس ئێمە کەم تەرخەمی خۆمانە کە تا ئێستا هیچمان نەکردووە لەگەڵ عراق لەسەر ئەم مەسلەی دیاریکردنی سنووری هەرێمی کوردستان ئێمە بەداخەوە لە مفاوەزاتەکانی ساڵی هەفتاوانە تاخیرمان کرد بۆ 1970 ئەوە بوو هیچ نەکرا وە خۆی مایەوە دەبواە ئەو ناوچانەی کە زۆرینەی کوردن بە حساب ناوچەی ئۆتۆنۆبوون ئەمە نەکرا لەم بینە لە 2023 نەکرا ئێستا لە 2023 2005 کە دەستور ئەمالیەتەی داناوە دەبواە لە 2007 کۆتاوا بەڵام نەکرا دوای ئەوە ئەمە پێداگیریمان نەکرد و باشەکەی دێکن ئەمە مەسلەیەکی گرینگە باشە دکتۆر شۆڕژ ئەمە بۆ سنووری ناوخۆی خۆمان وەکو هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی عراقی فدرال ئەی بۆ سەروەری سنوورەکانی دیکەی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەگەر ئێمە دەستورمان هەبێت ڕاستە ئاماژە بە سنوورەکانمان ئەکرێت لە دەرەوەی عراقیش بۆ پاراستنی ئەم سنوورانە دەستور سەروەر ئەبێت وەتوانین ئێمە لە ڕێگەی دەستورەوە بتوانین سەروەری خۆمان بەسەر خاچی خۆمانە هەبێ ئێمە خۆمان لە خسەر خاچی خۆمان ئەومان هەیە ینی تۆ دەسەڵاتی سیاسی هەیە لێرە بەڵام مەسلەی پاراستنی هەرێمی کوردستانیش پاراستنی هەموو عێراق لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سەربازیەوە لە بەرپرسیارەتی حکوومەتی ناوەندی ینی ئەمە بەرپرسیارەتی حکوومەتی ناوەندیە چکە بە نەس و اختصاسێکی حەسریە تایبەتە بە حکوومەتی ناوەندی ئێمە بۆمان نییە مەسەن خاوەنی جێشێکی ئەوە بین کە بتوانین ڕوبەڕووی دەستدرێژەکان بینەوە مەسائلی جێش و دیفاع و ئەمانە هەمووی ئایدە حکوومەتی ناوەندی کە حکوومەتی ناوەندیش لەبەرەوەی لەرزۆکە بەڕاستی وەکو پێویست پێدا نەگرتووە هەتا وەکوتم نەک سەروەری بە نسبەت هەرێمی کوردستان پێشێکراوە لە ناو بەغاش سەروەریەکان پێشێکرێەوە تا دەبینی میسپسەنن میلیشیاکان بە ئەزار چۆن مەسەن تەحەدای حکوومەت دەکەن دێنە ناو شەقامەکانی بەغدا مانی دیانەوەی هەڕەشە دەکەن لە حکوومەت ئەگەر ئەمە دەوڵەتێک بێ خاوەنی سەروەری بێ خاوەنی هێز بێت چکە یەک لە مەرجەکانی دەوڵەت شتە بنەماگرینگەکانی دەوڵەت دەسەڵاتی سیاسیە ئەم دەسەڵاتە سیاسیەک لە عێراق نابێ هیچ دەسەڵاتێکی تر هەبێ ئیهانەی بکای یاخود ڕوبەڕووی بێتەوە بەڵام تۆ سێ دەکەی لە عێراق ئەم دەسەڵاتە سیاسیە ناتوانێت کۆنتترۆلی هەموو عێراق بکە کۆنتترۆلی بەغدا بکە بەوەکو پێویست بۆیە کێشەکە لێرەدایە بەڵام ئەگەر تۆ دەوڵەتێکی فیدرالی بەهێز بێ لە عێراق ئەو وەختە هەموو سەروەری بەسەر هەموو خاشی وڵاتەکەی بێ هەرێمەکەی تۆ دەپارێزێ سەروەری هەرێمەکەی تۆ دەپارێزێ بەڵام ئێمە کە ئەڵێم مەسلەی سنووری هەرێمی کوردستانەمە بەنسبەت سنوورمان لەگەڵ تورکیایە لەگەڵ ئێران ئەمە دیارە بەڵام لەگەڵ عێراق کێشەکە لەوەیە ڕۆژ بەڕۆژ بەرەو دابڕانی هەرێمی کوردستان زیاتر لە هەرێمی کوردستاندا دەبدرێ بەهۆی ئەوەی کە کات لە بەرژەوەندی ئێمە نییە هەرگیز کات لە بەرژەوەندی ئێمە نەبوو ئێستا ئێمە گەرەو مەسلەیەمان لە 2005 ێکلا کرد بە ئێستا مەسلەیەشتر بوو وەزئیشتر بوو ئێستا ئەو وەختە دەمانتوانیم بکەین ئێمە من لە 2005 کە لە لیژنەی نووسینەوەی دەستور بووین ئەو وەختە ئالێتێشترمان دادنا ئەو وەختە تازە ئەم مادە لەسەر ئەوە بکەوە جێبەجێ بکرێ و جێبەجێ نەکرێ بەڵام ئێستا پاشی 16 ساڵ تا ئێستا تۆ هیچ نەکردووە ئێستا دەبێت کە هیچ نەکردووە نابێت دەستبەرداری ئەو ناوچانەبی ئەگەر بەیانی دەستوردان بێ لە دەستوری هەرێمی کوردستان ئاماژەی پێ بکەی ئاماژەی بکەی بە مادەی 140 بە شێوەیەکی قانونی ئاماژەی پێکی کە بەیانی حەقی قانونی هەبێت لەسەر ئەم ناوچانە زۆر باشە دکتۆر شۆڕژمە خاڵێککە ینی باس بکەین دیارە کاتێک کە دەستور ئەنووسرێتەوە کۆمەڵێک لایەن بەشدارە بنتیایە لایەنە سیاسیەکان و ئەو لیژنانی کە بووی پێکەێنرێ فقەهای دینی و هەروەها کەسانی یاساناز و ئەوانی کە شارەزایی باڵایان هەیە لە یاساکانە ئەمانە بەشدارە بن هەرێمی کوردستان پێ دوایە پیخسۆتە و قۆناغی کە پێی بەرێ بۆ کەسە شارەزایانی کە ئەتوانن بەشدار بن لە نووسینەوەی دەستوریشی مەدەنی و دیموکراسی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەڵێ خۆی دەستور وەکو وتمان قانونە و ئەگە پێناسەیەک هەیە بۆ دەستور دەڵێ دەستور بە چوارچێوەکردنی یاسایی دیاردە سیاسیەکانە کەواتە قانونێک نییە سەرف بە تەواوی قانون بێ بەڵکو ناوەڕۆکەی هەموو بابەتی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ئەو شتانەیە لەبەرەوەی دێ دەسەڵاتەکان ڕێدەکات بۆیە ئێمە پێویستمان بۆیە
بۆ دانانی دەستور نەک تەنیا لایەنە سیاسەکان نوێنەری لایەنە سیاسەکان هەبێ لە لیژنەکان یا مەسەن پانێڵێک دەکرێت ئەمان هەبن بەڵام شان بەشانی ئەمان لە لیژنەکانی لیژنەی ئامادەکردنی دەستور خەڵکی تری شەبێ لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی یا خەڵکی شارەزاخ کەسانی بێلایەن چونکە کۆمەلگای کوردەواری هەر عیبارەت نییە لەو حیزبانەی کە ئەمڕۆ لەسەر گۆڕەپانی سیاسی کوردستانن نەخێر خەڵکی ئەمانە با بڵین وێنەری 150 خەڵک دەکەن ئەی 150کەی تر پێویستە خەڵکی بێلایەن خەڵکی کەسایەتی شارەزا لە هەموو بوارەکان لە زانکۆکان خەڵکی بێلایەن بێن بەشداری لەمان دانانی پرۆسی دەستور بکەن چونکە ئێمە دەستورەکە کێشەی ئەوەیە کە دانرا ئیتر دەخرێتە ڕاپرسیەوە بۆیە پێویستە پێش ئەوەی کە بگاتە کۆتایی و پەرلەمان دەنجی لەسەر بدا یعنی هەموو لایەنەکانی کۆمەلگا زۆربەی لایەنەکانی کۆمەلگا بیر و بۆچوونیان وەرگیرابێ لەسەر مەسەرەکە بیر و بۆچێنیان وەرگیرا باشەڵا لەسەر و خاڵامەیەک پرسیارکەم تۆ شۆڕش بگورە ینی دەبێت پەرلەمان دەنگی لەسەر بدا و ینی دەستورەکە پەسەند بکە یاخود دەبێت لە دەنگدانێکی گشتیە خەڵک دەنگی لەسەر بە خۆی چکێمە بینیمانیانی پرۆسەی یانی دەستوری عێراق خەڵک دەنگی لەسەرە بەڵێ خۆی ئەوەی عێراق پەرلەمان لەسەری ڕازی بوو دوای خراە بەردەمەوە بەردەمی خەڵکەوە بەڵام خۆی گرنگ نییە مهم ئەوەیە گرنگ نییە مهم ئەوەیە لیژنەیەک ئەو لیژنەیە ئامادەی کا پرۆژە دەستورەکە دوایی بخرێتە بەردەمی خەڵکەوە ئەگەر بەڕاپرسی بکرێت دەستورەکە چکە بڕیاری نهایی بۆ خەڵکە بۆ ڕای گشتێ بەڵام ئەم ڕێگایە ئەنی خەڵک لە وڵاتانی وەکو ئێمە زۆربەی وشیاری سیاسی کەمە دوایە دەستورەکە دەخرێتە بەردەمی خەڵک تۆ یا دەبێ قبوڵیکە یا دەبێ ڕەفزیکەوە هیچ ناتوانانی بڵێ ئەم مادەیە بگۆڕیان بۆیە پێویستە لە قۆناغی پێش دانانی دەستورەکە دانانی پرۆژەکە پێویستە سعیتەواو بکرێ بۆی کەوا بە شێوەیەک بێ هەموو دەستورێکی دیموکرات بێ دەستورێکی مەدەنی بێ هەموو لایەنەکانی لەخۆگرت بێ هەموو لایەنەکانی ینی هەموو مەسەلەکانی چارەسەر کرد بێ نەک بڕواوەکو ئەوی عێراق کە خراە ڕاپرسیەوە ئێستا ئەم دەستوری عێراق چەندین شتی مەوادی تیا کە دژبەیەکە زۆربەی خەڵکیش دەنگی بۆدا بە خەڵکی هەرێمی کوردستانی چەندین کەم و کووری تایە بۆ نمونە مەسەن لەم دەستورە کە سیستەمەکەی پەرلەمانیە دەسەڵاتی جێبەجێکردن ناتوانێت پەرلەمان هەڵبۆشێنێتەوە پێویستە دەسەڵاتی جێبەجێکردنێتەوە لە عێراق پەرلەمان ئەگەر خۆی خۆڵنەوەشێنەوە چکە بۆ پەرلەمان متوانە لە حکومت وەردەگرێتەوە دەبێت لە بەرامبەرەوەدا پەرلەمان حکومەتیش بتوانێت پەرلەمان هەڵبۆشێنێتەوە چکە پەرلەمانیش هەندێک ڕێگری دەبێت لەبەر جێبەجێکردنی سیاستەکانی حکومت بەرنامەکەی حکومت دەبێت ئەم دەسەڵاتی بێ بەڵام لە دەستوری عێراقی نییە باشێمە توانین ئەم کێشانە لە دەستوری هەرێمی کوردستانە چارەسەر بکەین یانی وەکو ئەم بۆ نمونەم جیاوازانی کە هەیە لە دەستوری عێراق لە هەرێمی کوردستانە دووبارە ئێمە دەبێت زۆر گرنگی شەکە ئەمانە نێرین بۆ نمونە مەسەن لە عێراق سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی لە حالەتی تەواڕی دەسەڵاتی نییە ئەلانی حاڵی تەواڕی بکە دەبێت بگەڕێتەوە بۆ پەرلەمان تا لە سەر ڕاز دەبێت ئەمە غەڵەتە ئەمە لە سیستەمێکدا ئەمە نییە چکە حالەتی تەواڕی کەتوپەر تۆ نازانێت کەی دروست دەبێت کە دروست دەبێت تۆ بۆ نییە بگەت وەختی ئەوە نییە بگەڕێەوە دەبێت بڕیاری خێرا دەرکەی بۆی ڕوبەڕووی دۆخەکە بیەوە بە دەکرێت ئێمە لە ئەمانە لە هەرمی کوردستان چارەسەر بکەین لە دەستوری خۆمان پانێلەکەش باسی ئەوم کردوتم گرنگی ئێمە هەموو تەواو تەقلیدی دەستوری عێراقی بکەینەوە ئەوەی لە دەستوری عێراقی داهاتێ بەڵام لە هەمان کاتە دەبێت ئاگامان لەوە بێکەوە مادەیەک دەرنەکەین پێچەوانی دەستوری عێراقی بێ بەڵام ئەگەر تۆ بەیانی مەسەن دەستوری عێراقی حەقی هەڵوەشانەوەی پەرلەمانی نەداوە بە ئەنجومەنی وەزیران بە سوڵتەی تەنفیزی بەیانی ئەگەر تۆ لە دەستورەکەی خۆت ئەمەدا جێبکەوە ئەمە دژایەتیەک نییە لەگەڵ دەستوری عێراق دژایەتی نییە یاخود مەسەن تۆ دەسەڵاتی ئەلانکردنی حالەی تەواڕی و بدەی بە سەرۆکی هەرێم یا بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە هەرێم ئەمە دژایەتی دەستورەکەی لە عێراق ینی ئەمە ڕەچاوی ئەوە کراوە کە تاگلایانی یاخود چۆنەڵی تر سوڵتە لە بەرژەوەندی تاکە کەسێ بەکارنێنرێت خۆ بۆ هەرێمی کوردستان ئەمە ژەرواریدە ئەمە وەکو کاردانەوەیەک لە بۆ ئەو حالەتی کە لە ڕژێمی پێشوو هەبوو زۆر شتیان خستە بەردەستی پەرلەمان زۆر شتیان دا بە پەرلەمان بەڵام تۆ ناکرێ سیستەمی پەرلەمانی سیستەمێکە کەوا دەبێت هاوسەنجی دروستکار لە نێوان دەسەڵاتی جێبەجێکردن لە دەسەڵاتی لەگەڵ دەسەڵاتی یاسادانان دەبێت هەبوو ئەوەی هەم بتوانێت پەرلەمان لە حکومت پرسێتەوە متمانەی لێوەگرێتەوە ئەگەر وەکو پێویست نەبوو حکوومەتیش بەرنامە جێ دەکات ئیش دەکات ئەگەر پەرلەمان ڕێ لێگرت
بتوانێت داوای هەڵوەشانەوەی پەرلەمان بکە ئەو ئێمە بەڕاستی ینی لە عراق و لە هەرێمی کوردستانیش تا ئێستا سیستەمە پەرلەمانێکە وەکو پێویست لەسەر ئەرزی واقعیش جێبەجێ نەکراوە تۆ مەسەن لە عراق چەند ساڵەوە چەند دەورەی انتخابی چەند ئەحزابی معارەزەت نییە لە عراق نییە هەمووی هەر بەشدارە لە حکوومەت ئەمە هەڵێ لە هەرێمی کوردستانی دەسەڵاتەکانی ژوورە دکتۆر ینی قسەکەشە پێڕم بیرت نەچێتەوە لە عراق دەسەڵاتەکان تۆ زێتیەکەڵە ینی نە ئەوەیە بە تەواوەتی سەرۆکوەزیران دەسەڵاتی ڕەهایە بێ نە ئەوەیە کە ینی پەرلەمانی بێ بەڕاستی ئەمە بۆ هەرێمی کوردستانیش تا ڕادێک وای لێ هاتووە بەڵام ئەمە چۆن نتوانین چارەسەر بکەین لێرە لە سوورەی خۆمانە پێشنیارمان کردووە مەسەن کە من وەکو خۆمان شارەزایەک لەو بوارە سیستەمی هەرێمی کوردستان ئەگەر بگەڕێتەوە سەر پەرلەمانی کلاسیشەکە ئەو پەرلەمانەی کە هاوسەنجی دروست دەکات لە نێوان دەسەڵاتی جێبەجێکردن لەگەڵ دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتەکان سەرۆکی هەرێم ئەگەر هەبێ سەرۆکی هەرێم تەنیا دەسەڵاتی پرۆتۆکۆلی هەبێ بەڵام سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی فعلی هەبێت چکە بۆ تۆ ئەو وەختە دەتوانی پەرلەمان دەتوانێت لە سەرۆکی حکوومەت پرسێتەوە بەڵام لە فەڕەنساش و لە میسریش و لە هەرێمی کوردستانی ئێستا ینی پەرلەمان وەکو پێویست ئەو دەسەڵاتی کە لەلایەن سەرۆک هەرێم هەیە ینی بەرامبەر ئەوە مەسئولیەتی لەسەر نییە لێپرسینەوە لەسەر شانی نییە بۆ نمونە لە فەڕەنسا دەڵێ ئەگەر لە حالەتێک سەرۆکی فەڕەنسا خیانەتی عوزمای کرد خیانەتی عوزمات تا ئیسپاتی دەکەیت تا دەی سەلمێنی چوارچێوەکەی دیاری نەکراوە بە قانون زۆر زەحمەتە بۆیە باشتر وایە کە دەسەڵاتێک کاراکە وەکو بدرێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی هەرێم سەرۆکێکی پرۆتۆکۆلی بێ ئەمە زیاتر لەگەڵ بارودۆخی ئێمە دەگونجێت چکە پەرلەمان دەبێت دەوری ئەوەی هەبێکەوە بتوانانی لە حکوومەت پرسێتەوە ئێمە ئەو سیستەمە بۆیە پێمان باشە لەبەرەوەی لە هەرێمی کوردستان و لە وڵاتانی حتا لە عراقیش تا ئێستاش دەسەڵاتی جێبەجێکردن زاڵە بەسەر پەرلەمان بۆیە ئێمە دەمانەوێت هاوسەنجی دروستکەین بەڵام لە هەموو ئەو وڵاتانەی تر بۆ نمونە لە فەڕەنسا کە هاتن ئەم سیستەمیان والێ کرد کە سەرۆک دەسەڵاتی فراوانێ بێ لەبەر ئەوەی دەسەڵاتی پەرلەمان زۆر بوو بەسەر دەسەڵاتی جێبەجێکردن بۆیە هاتن وایان کرد کە سەرۆک دەسەڵاتیە بێ بۆیە ئێمە پێویستە بەڕاستی بەو شێوەیە ئەگەر بگەڕێنەوە سەر سیستەمە پەرلەمانی کلاسیکەکە ئەوەی لە عێراق هەیە بەڵام بۆ هەندێک بە چارەسەرکردنی ئەو کەم و کورتیانە ئەوەی لە ئیسرائیل هەیە ئەوەی لە بەریتانیا هەیە ئەوەی لە زۆر وڵاتی تری پەرلەمانی هەیە ئەگەر هەر ئەمەش نەکرێ خۆ بەخوا سیستەمی سەرۆکایەتی بە من بەڕایی من باشترە لەو سیستەمی تێکەڵاوە لەبەرەوەی لە سیستەمی سەرۆکایەتی مەسئولیت دیارە مەسئولیت دیار دەکرێت لەلایەن سەرۆکی هەرێمەوە یان سەرۆکی وڵاتەوە کە خۆی وەزیرەکان دادنێ خۆی ناگەڕێتەوە بۆ پەرلەمان ئەگەر وەکو پێویستیش نەبوو محاکەمە دەکرێت چۆن سەرۆکەکانی ئەمریکا کە سیستەمەکە ڕاستێت چەندین جار ڕۆبەڕووی محاکەمە بوون بادڵنێ دکتۆر من سپاس دەکەم هیچم نەماوە ئەگەر جەنابەت هەر پەیامێکی کۆتاییت هەیە توانی بە کورتی پێمان وڵی سپاس دەکەم وڵای هەر ئەوەیە ئێمە وەکو هەرێمی کوردستان پێویستمان بۆ یەکەوە ئەم دەسەڵاتانە کە دەسەڵاتی سیاسی و بە دەستوری عراقی پەیماندراوە بە مادەی 120 حەقی داوینێتەکە دەستورێک دانێن پەلە بکەین لەوەی کە دەستورێک دانێن دەستورێک بۆ نەوەکانی داهاتومان دانێن نەک دەستورێک بە خەیاڵی ئەوانەی ئەمڕۆ لەسەر حکم و لەسەر دەسەڵاتن دەستورێک بۆ 50 ساڵی تر بۆ 100 ساڵی تر وەک چۆن ئەمریکیەکان 230 ساڵ پێش ئەمڕۆ دەستوریشیان داناوە بەڵام تا ئێستا 27 تعدیلیان کردووە پێی پێویستەکانی کۆمەلگایان زۆر زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سپاس دەکەم دکتۆر دەست خۆش سپاس بەڵێ بنێرانی وەرە زەختەمشی پانۆراماتان پێشکەشکرا خواتان لێرە دەست خۆش دکتۆر سپاس بۆ جەنابێت ببوورە ماندوومان کردی چکە بەڕاستی